زیاتر لە 70 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر گیان لە دەستدانی غەزال مەولان کچە پێشمەرگەی حیزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. پاش بە خاکسپاردنی تەرمەکەی ناڕەزایەتیەکی زۆر دروست بوو لەسەر ئەوەی کە غەزال لە نەخۆشخانە چارەسەری پێویستی بۆ نەکراوە، ئەوەش بەشێک بووە لە هۆکاری گیان لە دەستدانی. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پێکهێنا تاوەکو لایەنی کەمتەرخەم دیاری بکات. بڕیار بوو پاش 2 هەفتە لیژنەکە ئەنجامەکەی بۆ ڕای گشتی بخاتە ڕوو. بەڵام پاش زیاتر لە 70 ڕۆژ تا ئێستا هیچ ئەنجامێک ڕانەگەیەنراوە. هێشتا فرمێسکی هاوژین و هاوڕێ و بەشێک لە هاوسەنگەرانی غەزال وشک نەبووە. ماوە دێنەوە سەر گۆڕەکەی، خەم لەوە دەخۆن غەزال بێکەس و بێناز بوو. تەنانەت بە خاکسپاردنەکەشی چیرۆکێکی ناخەژێن بوو. هاوژینەکەی شایەت حاڵی کەیسەکەیە، تا ئێستا لەلایەن لیژنەوە قسەی لەگەڵ نەکراوە. خوازیاری ئەوەیە کەیسەکەی پەردەپۆش نەکرێت. لەو ڕۆژەوە نەکەس پەیوەندی پێمانەوە کردووە، نەیش جارێ هیچ جوابێکشی هەیە. هیوادارشم کەیسەکەی بە زووتی کار بە دوایدا بکەن و ڕۆشنی کەنەوە بزانین ئایا دلیلی چ بۆەوە خستەخانەکان ئەو کاران کرد. هیچ بێدواتچێنەکان بە دوایدا نەکردو و هیچ ئاگاداری هیچ شتێکیش نییە. ئەوانەی کە لە نزیکەوە ئاگاداری کەیسەکەی غەزالن گومانیان هەیە و دەڵێن ئەو لیژنانەی کە پێک دەهێنرێن زیاتر بۆ شاردنەوەی ڕاستیەکانە نەک ئاشکراکردنیان. باشووری کوردستان گۆڕستانی چەندین کێشە و چەندین مەشاکلێک کە هەمووی داخراوە و دراوەتە دەست لیژنە و بە دەرەچوونی بۆ نەکراوە. باشووری کوردستان پڕە لەم کەیسانەمان دەیان کەیسی وامان هەیە کە مادام درایە دەست لیژنە مادام ئەوەیە کە کاتەکە ئەکوژن و دەستی لێ بشۆ. بۆ ئەم کەیسەش دڵنیا بە لەبەوەی وەکو هەموو کەیسەکانی تر نە بە دەرەچوون دەکرێەوە، نە چارەسەر دەکرێەوە، نە هیچ سەرداوێکمان دەست دەکەوێت. کاتی ڕاگەیاندنی ئەنجامی بەدواداچوونی هەموو کەیسێک بەپێی یاسا دیاری کراوە. هەر بۆیە پارێزەران پێیان وایە ڕانەگەیاندنی ئەنجامەکان پێچەوانەی یاسایە. بە نەسی مادەی 4 لە یاسای ژمارە 4 ساڵی 2020 ئەڵێ لە بەرواری گەیشتنی سکاڵاکە بە وەزارەت و تشکیلکردنی ئەنجومەنەکە لە ماوەی 7 ڕۆژە لیژنەی لێکۆڵینەوە دروست بکرێت. لە 7 ڕۆژە لیژنەکە دەست بەکار بێ، لە 30 ڕۆژە کارەکانی تەواوکە و لە 7 ڕۆژە وەزیر پەسەندی بکە و لە کۆی گشتی ئەو بەروارانەی کە هاتووە بێ لە ماوەی 51 ڕۆژە ئەو لیژنە کارەکانی تەواو بکە. بەڵام بەداخەوە لە دوای ئەو ڕووداوە نزیکەیەوە بۆ 70 ڕۆژە بێت، 2 مانگ زیاترە ئەو لیژنە هیچ کە نە ئەنجامەکانی و نەکارەکانی هیچی نەبۆ ئێمە و نەبۆ یاساییەکان و نەبۆ ڕێی گشتی و نەبۆ ڕاگەاندن تا ئێستا هیچێک لە ئەنجامەکانی ئەو لیژنە و هیچێک لە کارەکانی ئەو لیژنەوە لە ئێمە ڕوونیە و نازانین ئەنجامەکانی چی دێتەوە. بۆیە مخالفەیەکی قانونی وازحی مادەی 4 لە یاسای ژمارە 4 ساڵی 2020 یاسای پاراستنی ئەرک و مافی نەخۆشە. وتەبێژی تەندروستی سلێمانی لەسەر زاری لیژنەکەوە بە دەنگی ئەمریکایی ڕاگەیاند کە کاری لیژنەکە کۆتایی نەهاتووە و چاوەڕوانی گەڕانەوەی چەند بەرپرسێکن لە بەغدا. پاش تەواوبوونی لێکۆڵینەوەکان ئەنجامێک دەخەنە ڕوو. غەزال مەولان لە 7 ئەپریلی 2026 لە هێرشی موشەکی ڕژێمی ئێران بۆ سەر کەمپی کۆمەڵا لە سوورداش لە سنووری سلێمانی گیانی بەخت کرد. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، سلێمانی.